سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش بەڕێزان لەگەڵتانی لە پانۆرامای ئەم شۆ بۆ گفتوگۆکردن و قسەکردن سەبارەت بە تەوەریکی دیکە وەک ئاگادارن مەشتوم ڕوو باسینە و مدیاکان باسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە کە بڕیاروایە لە دەی حوزێران ئەنجام بدرێت دیارە کۆمەڵێک پرسیار و گفتوگۆ و نیقاش لەسەر ئەم پرۆسەیە هاتوۆتە ئاراوە بۆ پێی کە پارتی دیموکراتی کوردستان بەڕوون و ئاشکرایی باس لەوە دەکات کە سەرباریەوەی بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیان نەکردەوەتە لیستی کاندید و ناوی کاندید و ناوی لیستەکەشیان پێشکەش بە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق نەکرد و وادەی پێشکەشکردن کۆتایی هات لە نوێترین لە دواندا بەرپرسی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی ئەمڕۆ بۆ میدیاکان قسەی کرد و باسی لەوە کرد بەبێ پارتی هەڵبژاردن ناکرێت لە بینی دوو کەوانە جارێکی تر جەختی کردەوە لەوەی کە بەبێ پارتی هەڵبژاردن ناکرێ و باسی لەوە کرد فەرمونون ئەو لایەنانەی کە دەیانەوێت چانسی خۆیان تاقی بکەنەوە بەبێ پارتی بەشداری پرۆسەکە بکەن ئەخۆ هەل لە ڕاستیدا بەبێ پارتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام نادرێ ئەگەر بێت و هەڵبژاردن ئەنجام نەدرێ چی چاوەڕێی ئایندەی هەرێمی کوردستان و قەواری هەرێمی کوردستان دەکا چی دەبێ بە عەسای سەحری و چارەسەر بۆ ئەو هەموو قەیرانانەی کە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان بەرۆکی گرتوون لەسەر و هەمویانەوە ئەو قەیرانە دارایی کە هەیە ئەو کێشە هەڵپەسێراوانەی کە لە نێوان بەغدا و هەرێم هەیە لەسەر ئاستی ئیقلیمی و نێودوڵەتی هۆشداری دراوەتە بەرپرسانی هەرێمی کوردستان تکایە هەڵبژاردن ئەنجام بدەن تکایە هەڵبژاردن ئەنجام بدەن لەبەرەوەی مەترسی لەسەر ئەزمون و قەوارەکەتان هەیە و چاودێرانی سیاسی دەڵێن وەک چۆن لە ڕابردوودا لەسەر وەختی پرۆسی ڕەفراندۆم لە هەرێمی کوردستان هەموو دنیا بە بەرپرسانی هەرێمی کوردستانی وت کە ڕێفراندۆم ئەنجام مەدەن لەبەرەوەی ئایندەکەی باش نابێ بەڵام دوجار بینیمان ڕەفراندۆم ئەنجام درا و ئەوە ئەنجامەکەشیەوە بوو کە لە 150 خاچی هەرێمی کوردستان لە دەست دراوە ئەوەی کە ئێستا قسەیە لەوەی کە هەڵبژاردن دەکرێت یاخودنا ئەگەر ناکرێ دەبێت خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕێی چی بن گفتوگوی ئەم بابەتە دەکەم لەگەڵ هەر یەک لە بەڕێزان کاوتەی مامۆستای زانکۆکە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵم دەبێ واروە بڕیاڕایە کەمێکی دیکە بەڕێز ئاراسەید غەفور کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەویش ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان بێت سەرەتاش دەچمەلای مامۆستاکاوە بەخێر بە سوپاس بۆ ئامادەبوونی جەنابێ ئەگەر گوێبیستی سەرەتای قسەکانی من بوو بێتی لە دەستپێکی پرۆگرامەکە هەر دەمێ ئەو بکەمە هەوێنی ئەو پرسیارەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەگەر ئەنجام نەدرێ چی چاوەڕێ دەکات لە ئایندەی هەرێمی کوردستان و قەواری هەرێمی کوردستان. سڵاو لێوە لە بینەرانی کورسات دیارە کوردستان لە بەردەم دووڕیانێکە لەوەی کە کەس یان دۆستەکانمان هیوایەتی پێ ناخوازن گەشتووە بە ئاستێکە لە لێواری بزربوونی ناسنامەی حکومڕانی و نەبوونی ڕویا و استراتیژ و ئیدارەدانی وڵات بەو ناوەی لە 2023 و بە تایبەتی پرۆسەی ئازادی عێراق و ئاتنە ناوەی هێزا هاوپەیمانیەکان هێزە گەورەکانی دنیا بەو ناوەی کە بانگەشەی ئەویان دەکرد کە عێراق بە تایبەتی بکردن بە وڵاتێکی دیموکراسی و لە قۆناغی یەکەمیش ئەو ئەزمونەی هەرێمی کوردستان ڕێشەکەی دەگەڕایەوە بۆ پێشتر بەو ناوەی کە ئەو بانگەشەی ئەوە دەکرێت لەن دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە کە دەکرێت عێراق نمونەیەک یان چاو لە ئەزمموی هەرێمی کوردستان بکەن بەڵام بە مرور زەمن و تێپەڕین و تێکەڵابوونەوەی هەموو ئاستەکان وە بۆ یەکەم جار ئەو پێک هاترە ئالۆزە و معقدەی کە ئاستی عێراق لە جیاوازی ئیتنی و نەتەوەیەکان و مەزاهیبەکانەوە بەوەی پرۆسەیەکی دیموکراسی و بە هەڵبژاردن کە لە بەو ناوەی کە بلۆکی دنیای ڕۆژئاوا تعبیر لە دنیای دیموکراسی دەکەن ڕژێمێکیان ڕوخان بەو ناوی ئەو ڕژێمێکی دیکتاتۆری بووە کاری لەسەر چەسانەوەی تاکو پێگاتەکان دەکرد بۆیە ئەوان هەر لە سەرتاوە لە ڕێی کۆمەڵێک منەزەمات و خۆیان و یوئێنەکانەوە یۆنامی و هەموو نوێنەرەکانیان لە ئاستی عێراق بەوەی چاودێری هەڵبژاردنەکانیان دەکرد تا حدێک لە ئاستی عێراق و نووسینەوەی دەستور و پەیڕۆ و پرۆگرامەکان و ئیدارەی دەوڵەت و ناسنامەی عێراق شکلێک ئەو کاتانەی لە قۆناغە سەرەتایەکان و ئێستاش بە هەموو خراپیەکانەوە ینی خراپترین دیموکراسی باشتر بێ لەوانەیە لە ئەوەی دەسەڵاتێکی دیکتاتۆری هەبێ و بە تایبەتی بە خوێندنەوەی مێژووی دوور و درێژی عێراق بەو ناوەی ئەزمموی دیموکراسی قۆناغێکی نوێ و قۆناغێکی تازای وەک گوتمان لەبەرەوەی ئەو پێکاتە جیاوازی و ئالۆزیەکە لە ناو عێراقەیە
بینەوە سەرەتای هەرێمی کوردستان و کەوەی گوتمان عێراق چاوی لەوە بوو چاو لەوە دەکراکە ئەزمموی هەرێمی کوردستان وەربگرێ بەڵام بەداخەوە بەرەبەرە بە تێبەربوونی کات تەرکیزەکان لە دەوڵەتی عێراقی زیاتر قوڵ بووە دام و دەستگا و یاسەدانان و تەشریع و حکوومەت و بەڕێوەبردن بەوەی کە بینایی دروستکردنەکەشی بە شێوەیەکی تەوافقی بوو و کورد دەبوو دەست لایەنی تەوافقیەوە بگرن و یەکدەنگ بن و ئێمەی کورد و دەبوو دووشت هەیە لە بنەمای ئەو پێگاتە جیاوازانە یەکەمیان پرسی ئاڵا پرسی خاک پرسی ئاڵا و پرسی خاک بەداخەوە بە قوڵ نەبووە یان نەتوانە هەموو کۆدەنجی کۆی دانیشتوانی هەرێمی کوردستان کە لەسەری کۆدەنگ بن و ئەوەی بۆ تەوافق کرا کە بە ئاقلانی بیر نەکراوە بۆ ئۆکاری ڕاکێش هێزێک کە هەستی کرد کە هەندێک بە هەر هۆکارێک بۆ ناوەندی بڕیارووە پایتەختی هەرێمی کوردستانی لە دەست بووە کە هێزی دۆم هێزێکی خاوەن قوربانی سەروەریەوە لە کۆی هێزەکانی تر بەوەی هەستا بەو شکلە تەماشای کرد کە تۆزێک لە شکستە بەو ناوەی چۆن بتوانێت سەر دەرنەکاتەوە چۆن یعنی کپی بکاتەوە هێزی سیاسی و خاوەن ڕیشەی مێژوویش زۆر زەحمەتەوە بە ئاسانی تەعاملی لەگەر بکرێ بەو ناوە لێک بدرێتەوە و بە تایبەتی بەڕەچاوکردنی هەرێمی کوردستان و لایەنی هەرێمی و نێودەوڵەتی و قورسایی و ستراتیزی هەردوولایەن یعنی کە ئێمەی بانگەشە دەکەین بۆ تەوافق باشترە و لە قازان زمانە دەبوو پرۆسەکە لە ناو خۆمان زیاتر ئێمە دەستمانەن بکرد با لە پرۆسی تەوافق و قبولکردنی یەکتری و قبولکردنی یەکتری قوڵ بکرابایەوە نەک دەست بۆ هەموو بنەمایەکان ببرێ لە پێناوی ئەوەی پارتێکی سیاسیان دەسەڵاتێکیان لایەنێک هەژمون و هەیمنەی خۆی بەسەر کۆی جومگەکانی هەرێمی کوردستاندا بسەپێنێ بۆیە ئەوە هەست پێکرا بەو ئاراستەیە بۆ ئەزمون و هەژمونە بە هەر شێوەیەک بیناکرابێ ئەگەر مزەیەف بێ ئەگە بە ناوێچکەو بێ هەستان بۆ شێوەیەش لە ئاستی عێراق لە ئاستی نێودەوڵەتی ویسیان تەعامل لەگەڵ خۆیان بکەن وە خۆشیان وا بەو شێوەیە نیشان بدەن کە کاتێک تەماشایان کرد خەریکە کات دەڕوایە دەستوپلی تاکەکان و کەوادری حیزبەکانیان لەسەر ئەو بارودۆخە ڕانەهێنداکە قبولکردنی یەکتری نەبیان ماوەی بە ئۆپۆزیسیۆن بوون یان کە ئۆپۆزیسیۆن شاد ئۆپۆزیسیۆنێکی تەندروست نەبوو چووکە لەدایک بووی ئەو قۆناغ و بارودۆخە سیاسیە بوو کە لە کوردستان دروست بوو بۆیە بووە حالەتێکی ئەوەی لە بەرامبەردا وە گوتمان ئەزمموی عێراق بەرەو دیموکراسی زیاتر وە پێکهاتەکان نەک ئەوەی 100% ئەوەی لە دنیا واگەشەی بۆ دەکرێت هەنگاوی باشتر بەهاوێت بنمونە ئێمە دەرفەتی دروستکردنی دەستورمانە بوو بۆ هەرێمی کوردستان لەسەر دەمانێک ئیتر بەهۆی ملولانەوە نەتوانە هەرێمی کوردستان بێتە خاوەن ئەو دەستورە لە بەرامبەردا عێراق ئەو دادگای باڵا یان دادگای ئیتحادیە کە دروست کرد بۆ ئەوەی کە کۆمەڵێک کێشیان هەیە دەگەڕێنەوە بۆ شوێنە کە کێشەکانی خۆیان تێدا چارەسەر بکەن ئەوە زیاتر دەگەڕێتەوە دادگای باڵا کە لە دنیا هەیە کە 2000 شوێنەکە بڕیار زۆر باشە مامۆستاکاوە دەگەڕێم وڵات لە ئەزمموی ئەمریکا ببوورە بوو بەرە دەگەڕێم وڵات کاک ئاراس جەنابەت بەخێر بەی سوپاس بۆ ئامادەبوونت لە دەستپێکی بەرنامەکە ئاماژەم بەوەدا کە ئێمە لە بەردەم دۆخێکی هەستیار و چارەن و سازداین وڵاتانی ئەقلیمی و وڵاتانی زلهێزی دنیا پێمان دەڵێن ئێوە پێویستە ئەم ئەزمونە دیموکراسی کە هەتانە بیپارێزن چۆن دەتوانن بیپارێزن دەبێت دەستا و دەستی دەسەڵات بکەن و بەپێی ئەو مۆدلە لە سیاست و حکومڕانی لە هەموو دنیادا کە پێویستە 4 ساڵ جارێک ئێمە نەمانتوانیەوە بەداخەوە لە دوای 4 ساڵی هەڵبژاردن لە کاتی خۆی بکەین بەڵام دەکرێت ئێستا ئەم پرۆسی ئەنجام بدەین سەر لە نێو حکومڕانی لە هەرێمی کوردستان بگۆڕین ئایا بە بڕوای تۆ ئەگەر بەدەم داواکاری و بەدەم هۆشداری ئەم لایەن و دەوڵەتە زلهێزانەوە نەچین و بێباکانە هەڵبژاردن ئەنجام نەدەین و یاری بەکات بکەین چی چاوەڕێی ئایندەی هەرێمی کوردستان دەکا بەڵێ سەرەتا سڵاو لە بینەرانی کورسات بەناوی خوای گەورە و میهرەبان هیوادارم ڕۆژ و تاعەتی موسڵمانان قبول بێت سەبارەت بە پرسیاری جەنابەت تەبعاً ئێستا هەمومان حەزبەوە ئاکەین کە هەرێمی کوردستان بەهۆی مامەڵەی ناتەندروستی لایەنێک لەگەڵ دۆخی هەڵبژاردن یان لەگەڵ بایکۆتی هەڵبژاردن یان لەگەڵ ئەو مامەڵەکردن لەگەڵ ئەو بڕیارە یاساییانەی کە لەم دوایە دەرچوون
کەوتۆتە فەراغێکی یاسایی پەرلەمانمان ماوەیەکە نەماوە حکوومەتیش کاربڕێکەرە و لەسەر ئاستی دنیاش دۆستەکانمان پێمانەڵێن کە هەڵبژاردن یەکێکە لە بنەماکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان و عێراقی نوێدا. گرفت دروستکردن بۆ هەڵبژاردن گرفت دروستکردنە بۆ ئایندەی هەرێمی کوردستان، گرفت دروستکردن بۆ هەڵبژاردن جارێکتر دروستکردنی قەیرانێکترە و خستنە سەر کۆمەڵێک قەیرانەکانی پێشووتر. بۆیە وەکو بابەتی سەردەمی ڕیفراندۆم دۆستەکانمان تکایان لێکردین کە بە قسەیان بکەین بە قسەمان نەکرد، دوای ئەوە بینیمان چ زەرێکمان کرد. ئێستاش ئەگەر گوێ لە یونامی، گوێ لە ئەمریکا، گوێ لە بەریتانیا، گوێ لە فەڕەنسا، گوێ لە یەکێتی ئەوروپا، گوێ لە دۆستە گرنگەکانمان نەگرین و هەڵبژاردن چیتر دوا بخەین، بێگومان ئەوەش بازی خۆیە بێ و دەرەنجامەکانی دواتر لەسەر بەرژەوەندی و ئامانجە استراتیژیەکانی گەلی کوردستان دەرەکەوێ. بۆیە هەر دروستکردنی هەر گرفتێک دروستکردنی قەیرانێکی ترە هەنگاونانە بەرەو ئایندەیەکی نادیار. اینجا خۆتەزانی چەند هەڵبژاردنێک کراوە، ینی ناکرێت و هەڵبژاردن بکەی پێشوەختە بزانی کە نەتیجەی هەڵبژاردنەکە چۆنە. هەڵبژاردن جەماوەر بڕیارەدا، دەنگدەر بڕیارەدا، بزانە ئاست و ئەدای ئەو حزبانەی لە چەند ساڵ لە 4 ساڵی ڕابردوو چۆن هەڵسەنگاندووە. ینی خۆتەزانی لە یەکێتی نیشتیمانی کوردستان وەک حزبێکی سۆشیال دیموکرات کە بڕوای بە بنەماکانی و بە پرەنسیپەکانی دیموکراسی هەیە، لە ساڵی 2009 ڕوبەڕووی شکستێکی گەورە بوو، بەڵام نەتیجەی هەڵبژاردنەکەی قبول کرد، ڕای خەڵکی ڕەت نەکردەوە، ڕای دەنگدەرانی ڕەت نەکردەوە، زۆر بە سنگفراوانیەوە نەتیجەی هەڵبژاردننی قبول کرد. لە 2014 بە هەمان شێوە نەتیجە بەدڵی دەرەنجامەکانی هەڵبژاردن بەدڵی یەکێتی نەبوو، بەڵام قبولی کرد. ئەنجا لە 2018 بە هەمان شێوە هەموو کادرەکانی زۆربەی کادرەکانی یەکێتی تکایان لەسەرکردایەتی کرد کە ئەم دەرەنجامە قبول نەکات، چونکە لە ئایندەدا زەرەری لێەکەین و چاوەڕوانی ئەو دۆخەمانە کرد، بەڵام یەکێتی قبولی کرد. لەبەرچی قبولی کرد دەرەنجامەکانی هەڵبژاردننی قبول کرد، لەبەرەوەی یەکێتی پێشەنگە، یەکێتی حزبێکە بڕوای بە بنەماکانی دیموکراسی هەیە، بڕوای بە چۆن بڕوای بە سەرکەوتن هەیە، ئاواش بە هەمان شێوە بڕوای بە شکست هەیە، چونکە ئەوە دوجار ڕای جەماوەرە، دەنجی دەنگدەرەکە ئەوە سزاتە دایان سەرتەخە. وێ حساب نەکردن بۆ دەنگدەر بۆ جەماوەری خۆت حساب نەکردنە بۆ ئایندەیە و بۆ ئایندەی وڵاتەکەت و بە هیواکردنی دەنگدەرانە لە پرۆسی هەڵبژاردن و لە پرۆسی سیاسی. بۆیە من پێم وایە دوجار پارتی دیموکراتی کوردستانیش دێتەوە سەر خات و تێدەگات و دڵنیاشم دەزانێت کە هەڵبژاردن حتمیە ئەبێ هەر بکات. کاگاراس مەبەستت چییە لەوەی کە دەڵی دوجار تێدەگات؟ ینی مەبەستت لەوەیە کە لەم بۆچۆنی پەشیمان دەبێتەوە بەشداری هەڵبژاردن دەکات؟ بێگومان من پێم وایە ئەو بڕیارێکی حتمی پارتی نییە کە بەشداری هەڵبژاردن دەکات، چونکە ئەوە شتێکی تازەیە لەسەر ئاستی دنیا، ینی ڕووی نەداوە حزبێک خۆی بە پێشڕەو بزانێ، حزبێک خۆی بە حاکم بزانێ، حزبێک خۆی بە براوەی هەموو هەڵبژاردنەکان بزانێ، حزبێک پێی وابێ لایەندەش هەر حزبی یەکەمە ئەنجا بێت بایکۆتی هەڵبژاردن بکات. ینی ئێستا قۆناغێکی ترە کاک سەرتیب، ینی ئەو هەڵوێستانەی کە پارتی دیموکراتی کوردستان هەڵوێستی لەسەر وەرگرتووە، ئەو بڕیارانەی دادگای فیدرالیەکە هەندێک دۆخی ناڕێکی لە هەرێمی کوردستان پێشتر ڕاست کردوێتەوە. بەڕاستی ئەوەی بابەتی کۆتاکان یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز نەیگوتووە کۆتاکان بە مافەکانیان پارێزراو نەبێ. بە پێچەوانەوە ئەگەر بگەڕێنەوە یەکەمین هەڵبژاردن لە ساڵی 1992 لە 95 هەواڵمان جەلال بوو کە مافی پێکاتەکانی لەناو یاسای هەڵبژاردن جێگیر کرد. هەواڵمان جەلال بوو کە مافی حزبە بچووکەکانیشی لە ناو یاسای هەڵبژاردن جێگیر کرد. زۆری نەپیان وا بوو کە ئەو کاتە دەبێ هەڵبژاردنەکە نزبی بێ و ئەوەی سەتادەینێنا سەر نەکەوێ، بەڵام هەواڵمان جەلال ئەو ڕای تعمیم کردوتی پێویستە ئەو نزبێدا بەزین بۆ خوارەوە بۆ ئەوەی حزبە بچووکەکان و کۆتاکانیش بتوانن شارەکەی پەرلەمان بکەن و مەقعدی پەرلەمانی بەدەست بهێنن. بۆ یەکێتی نەیوتووە، ینی لە سکاڵاکەش نەیوتووە کە کۆتاکان یان پێکاتە نەتەوەیەکان یان پێکاتە ئاینەکان ئەوانە مافیان نەبێ، بەڵام وتوێتی بیکەینە 4 بازنەی هەڵبژاردن لە یەک بازنەی ئەو قۆناغی ئەوە تێپەڕیوە ئێستا و کۆتاکانیش با بڵێن پێکاتەکانیش دابش بکرێن بەسەر بە جوێرەی تەواجودیان لە پارێزگاکان و لە بازنەکان دابش بکرێن لەسەر ئەوانە. ینی ئەو داواکاریەکی ڕەوایە، دەبایە پارتی دیموکراتی کوردستان زووتر ملی بۆ ئەم داوای یەکێتی و حزبەکانی تریش دابووایە لە ناوخۆی خۆمان لێرە بگەیشتبانە ڕێککەوتنێک.
نەک لەوەی بچێتە باغدا و لە دادگای فدرالی تر بە یەکجاری ئەوە پێکاتەکان مافیان نەمێنێ و بچنەوە ناو کورسی گشتی. زۆر باشە زۆر باشە دەگەڕێمەوە لات کاکاراس کاکاوە دیارە کاکە ئاراز باسی لەوە کرد کە گومانی تێدا نییە پارتی دیموکراتی کوردستان لەم هەڵوێستەی پەشیمان دەبێتەوە لەگەڵ ئەوەشدا خوێندنەوەیکی دیکە بۆ ئەم هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان کرا هەر لە سەرەتایی ڕاگەیاندنی لەوەی کەوتی بەشداری هەڵبژاردن ناکەم چاودێرانی سیاسی ڕائەنوا بوو کە ئەم هەڵوێستەی پارتی دیموکراتی کوردستان بۆ جوڵاندنی سۆزی شەقامەیان بە جۆرێکی دیکە دووبارەکردنەوەی ئەزمموی لایەنێکی سیاسی سەرەکی عێراقیە وەک بەنمونە سەدرەکان وەک بینیمان لە بەشداریان هەڵبژاردن کرد بەشداریان لە پەرلەمان کرد دوای کشانەوە و توانیشیان شەقام بجوڵن وەکوونیەتی ناڕزایی بەڵام ئەمە ڕەنگە بۆ هەرێمی کوردستان ئەستەم بێ لە بەروی تێگەیشتن و تێڕوانین و ڕوئیای تاکی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەڕاست و باشوور عێراق جیاوازی زۆرە هەر بە بڕوای تۆ ینی ئەم هەڵوێستەی پارتی دیموکراتی کوردستان بۆ جوڵاندنی سۆزی شەقامە وەڵا ناتوانین وەک ئەوەی ڕاستەخۆ باز لەوە بکەین بۆ پارتێکی سیاسی دەکرێت ئەوانە ڕاستەخۆ لە خۆیان سوال بکرێت دەرەنجامش ئەو بابەتە یەکلای دەکاتەوە یعنی بە تەماسیە بەڵام ئێمە کۆمەڵێک ئەگەر و احتیمالاتمان هەیە بۆ هەر ینی کە گۆڕەپانی سیاسی هەیە ئاستی کاری سیاسی پارتەکانە ئاستی هەرێمی کوردستان و لە ئاستی عێراقەیە دووفاقی لە پارتی سیاسی کارکردن بە شێوەیەکی دووفاقی دەبێتەوە کاری ئەوەی لەوەی ڕوئیای خۆی پارتی سیاسی بۆ دنیابینی خۆی بۆ ڕووداوەکان نەبێ دائیمەن مێژوش ئێمە والێک دەدەینەوە کە دەبێت سوود لە ئەزمونە مێژویەکانی ڕابردووە بژێ ئێمە لە هەرێمی کوردستان هەفتا یان ئەو بەشی بە ناوی خەباتی ڕزگاری خوازیگەری کوردستان و ئێمە سێ پارێزگا هەبوو بۆ ماوەی 3 ساڵ ئیدارەدرا ئەوە مەوزوعێکە دەکرێت سوود لەو هەڵەو ئەزمونانەی ڕابردووە بگیرێ بۆ ئێستای پرسیارەکەی جەنابەت کە بۆ سۆزەیان بۆ هەر بابەتێکە ئەمن وا دەبینم ڕوئیا بینی پارتێکی سیاسی وەک پارتی دیموکراتی کوردستان کە قوڵایەکی مێژووی هەیە قوڵ نییە بۆ ڕووداوەکان لەبەرەوەی ئێمە هەرێمی کوردستان 1-2 ساڵ لە پەرلەمانی عێراق ڕازی بووی لە پەرلەمانی عێراق هەم دادگای ئیتحادی دەست ڕۆڵ و جێگە و دەست و نەخشی خۆیان تێدا بۆ لەگەر پارتە هاوپەیمانەکانیان ئەوەی کە قەرار بوو دروستی بکەن حەلبوسی لە هەمان کاتدا سەدر ئەمانە هەستان بەشی پێکاتی هەرێمی کوردستان وابزان نزیک بۆ 12 پێشتر بوو خێر قبولی دەکەی بۆ هەڵبژاردننی ئاستی عێراق ئێستا قبول ناکەی هەڵبژاردنێک یان ئەوەی شەریکەکانت بە هەموو پارتە سیاسیەکان لەسەر ناحەق بن تۆ لەسەر حەق بی یعنی ئەوە جیاوازیە کە هەمویان داوایان کرد ئەو کاتی پەرلەمانی هەرێمی کوردستان بوو کە گۆڕان پێویستە گۆڕانکاری لە هەڵبژاردن لە قانونی انتخابی کە ئینەوە تو دوو دەگەڕێتەوە بۆ قۆناغانە بکرێت کە نەکرا گرەیەک بەدەست دەکرێتەوە بۆ دەخێت دانت ینی دەخەیە بەردەست شوێنێککە بۆ جیهاتێککە شەرعەتی دام و دەستگایەکانی خۆشت نایدی یعنی لە دنیای سیاست ئەوە نیە یان 100 یان 0 یان هەموو دەستکەوتەکانی من هەبێت دەکرا زۆر باشتر بێ و پارتە سیاسیەکانش داوایان کرد کە ئەو بڵی پارتی دیموکراتی کوردستان بۆ میتۆدە بیرەکاتەوە یان 100 یان 0 یان هیچ یان هەمووی هەر بیرکردنەوە دەرەنجامەکە وا بوو یعنی ئەگە بگەڕێنەوە مێژووی دادگای ئیتحادی عێراق چۆن دامەزرا بوو پارتی دیموکراتی کوردستان ڕۆڵی سەرەکی تێدا هەبووەوە حەلبوسی ڕۆڵی سەرەکی تێدا بووەوە سەدر ڕۆڵی سەرەکی تێدا بوو ئەوانە ویستیان ئیشیان بۆ ئەوە کرد دنیای ڕاکێش ئەو هەبوو لە گۆڕەپانی سیاسی عێراق کە ئەوانە حکومەتی ئایندەی عێراق دروست بکەن هەستان کاریان لەسەر گۆڕینی دادگای ئیتحادی کرد وە کاریان لەسەر گۆڕینی سیستەمی هەڵبژاردنیش کرد لەوێ قبولت بوو بەڵام بۆ هەرێمی کوردستان قبولت نییە ئەو دووفاقیە بۆ ئەوەی کە بۆ دنیابینی خۆی لاواز بێ بۆ ئەوەی چۆن ئاراستەی سیاسەتی خۆی بەرە و کامە لە ڕوون بکاتەوە بۆیە یەکەم زادادگای ئیتحادی کە بڕیارەکانی دەرکرد ئێستا دەبینی کە شقلێک لە بەرژەوەندی ئەو نییە چووکەگە بگەڕێەوە بۆ دادگای دەستوری پێشتر و کە بریمەر هاتبوو دادوەرە کوردەکان ئامادە نەبووین شقلێک لە ڤیتۆ هەبوو ئەتوو پەلەپەلیت کرد بۆ گۆڕانکاری لە دادگای ئیتحادی پەلەپەلیت کرد لەبەرەوەی شتێک بوو بە بەرگی خۆیان داهاندووری کە بەو شێوەیە بازنەکان دابش بکەن
و دەشببینی هەرسێکیان هێزی سەرەکی بوون بەڵام بەو دادگای باڵایی کە خۆیان دروستیان کرد یەکەمیان کە بڕیاری ئەوەی دا کە دوو لەسەر سێ مافی دروستکردنی حکوومەتی هەیە گەڕانەوە بوو بۆ تەوافق زۆرینەی لێرە ڕەتکردەوە ئەنج دوام کۆمەڵە گزراعاتیکەی بۆ هەرێمی کوردستان ئەوانەیە جێگەی باسەکەمان ئێرە نەبێ بە دوای داهات ئەنج بۆ هۆکاری ئەوەی کە ون بێدا گۆڕەپانی سیاسەکە وە لە ئاستی عێراق هاو بەشەکانی دەبینی هەل لە ڕێی ئەو دادگایەوە هەنی کاکاوتۆ تەوێ بڵێ تۆ دۆخێک لە عێراق دروست کرد بەڵام بەسەر خۆتا قڵب بووە هەر ڕێک وابوو دقیقۆ بەڵگە هەیە یعنی ناتوانین ینی دنیای سیاست ئەوە نییە برێ وڵا پێشببینیم کرد وڵا وابوو یعنی دەتوانم بڕۆنە مەحزەرەکانی ئێستا حەزمێ ئێوەبانجی ئەو پەرلەمانتارانەی پێشوو لە کۆمەڵێک لایانی کە هەبوو کە چۆن دروست بوو بگەڕێ بۆ ئەوەی ئەو ڕاشەی دەسەڵاتت کرد ئەتو تێدا مۆفق نەبوو کە تێدا مۆفق نەبوو ئێستا لایەنێککە هات بەهما شێوەی خۆت سیاسەتی کرد دەبینی ئێستا هەر سێ لایەن کە لە ژمارەی کورسی زۆر بوون لە ئەنجامی دابشکاریەکەی کە بۆ پەرلەمانی عێراقتان کرد ئێستا هاتووە داوای دەکەی تەنها چوار باز نەبێ لە ئاستی هەرێمی کوردستان ناشکرێ یعنی ئەوەی کە ئایا بۆ ڕاششانی سۆزە بۆ هەر بابەتەکە ئێمە کۆمەڵێک کێشەی کە لە هەرێمی کوردستانەیە دنیای شوێنێکی وەک هەرێمی کوردستان میلەتێکی ستەمدیدا و خاوەنی کۆمەڵی قوربانی لە دنیا نەبووە مەجای بۆ دروست بکرێ 30 ساڵ برێ ئەوە هەموو کەلوپەل و پێداویستەکات بڕۆ ماڵەکەی خۆ دروست بکە چۆنی دروست دەکەی دروست کە بەس نەک ماڵۆسکەی دروستکەی بە باشی لاواز بلەرزێ بەرگەی نەهامەتەکان بگرێ یعنی ئێمە دەماتوانی لە بیناکردن دەست پێ بکەین ئێستا بۆ ئەوی گلەی لە هیچ کەسێشکە نەکەین ئەگە ماڵی خۆت ڕێک خستەوە و بنەماکانت زۆر تۆکمە کرد لەو حالەتە هیچ هێزێکی دەرەشی ناتوانێت بەڕاستی وەک ئەوەی کە لە سەرتاش باسمان کرد پرسی ئاڵا و پرسی خاکە بۆ هەمومان وەک یەکتری بواە هەمومان بە مەترسیمان بزانی وایە نەک ئەوەی کە ئێستا برێن وڵا هەموو تاکە کە گوێمان لێ دەبێ کە دابڕانێکی زۆر لە نێوان تاک و هاونیشتیمانیان کە هەر ئەوان نیشتیمانیان بوو ئامادە بوو هەموو قوربانیەک بدا ئامادە بوو بەبێ موچە ینی هەتا پێش پرۆسی ئازادی عێراق لەبەرەوەی دەیزانی نییە لە بارودۆخی بەڵام ئێستا دەزانێ هەیە عەدالەت نییە لە دابەشکاریەکەی ئەو گەمە کلاسیکیانەش بە هەمان شێوە ڕاششانی سۆز و عاتیفە من وابزانم ئەو بابەتە کۆتایی هاتووە بۆ دانیشتوانی کوردستان و ئێستاش بەهۆی ئەو کرانەوەیە بەهۆی ئەوانی کە لە گۆڕەپانی سیاسی عێراق ماین وە قسە دەکەن و ئەوەی هەیە کە لە هەموو پۆستەکانی فەیسبوک هەمووی تەمەشا بکەن لە شعارەکان تەمەشا بکەن و ئەو خەڵکە ستەم دیدەیە کە دێتە سەر تەلەڤیزیۆن کە خەمی خەڵک خەمی برسێتیە بەڕاستی ئێستا یعنی ئەو کۆمەڵە مەشاکلانت هەبوو کە دەتوانی بینایەکەی بکەیت کە دەتوانی زۆر دابەشکاریەکی ڕێک و پێک بکەیت عەدالەت بکەیت لەبەرەوە ئەو بابەتەش بۆ ڕاششان زۆر باشە کاکە کاریگەریەی پێش 10 ساڵ پێش ئێستای تەسەوڕ زۆر باشە دەست خۆش کاک ئاراس دیارە جەنابەت وەک کادرێکی پێشکەوتوی یەکێتی نیشتیبانی کوردستان گفتوگۆمان لەگەڵ دەکەی دەمەوێت پرسیارێک بکەم سەبارەت بە هەڵوێستی یەکێتی نیشتیبانی کوردستان لە دوا کۆبنەوەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیبانی کوردستان بە ڕوونی جەخەندەوە کراوەتەوە ئێمە لەگەڵ دواخستنی هەڵبژاردن نین دەبێ هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام بدرێ و وتەبێژی یەکێتی نیشتیبانی کوردستانیش کە ئەمڕۆ لە گفتوگویەکدا لەگەڵ من لە یەکێک لە گەشتەکانی هەواڵدا بە ڕوونی جەختی لەوە کردەوە کە یەکێتی کۆتا قسەی خۆی لەسەرم بابەتە کردووە و ئێمە لەگەڵ دواخستنی هەڵبژاردنین و ئەگەر هەڵبژاردن دوا دەخرێت بەرپرسیارەتەکەی لە ئەستۆی ئێمە بەرحاڵ ئەوەی کە تا ئێرە ڕوونەوازەحە بەڵام هاوڵاتیانی هەرێمی کوردستان ینی پێویستیان بەو دڵنیاییە هەیە لەوەی کە یەکێتی نیشتیبانی کوردستان تا دوا نەفەس لەسەرم هەڵوێستە سوور بێت چونکە بەڕاستی لە ماوەکانی ڕابردوو ینی ڕابردوو ئەومان پیشان دەدات کە یەکێتی نیشتیمانی کوردستان هاوبەشێکی استراتیژی پارتی دیموکراتی کوردستان بوون لە کۆمەڵێک قۆناغی جیاوازدا بەڵام ئەمڕۆ بە کۆمەڵێک بۆچوونی جیاواز یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت ینی هاوسەنگی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕاست بکاتەوە و دەیەوێت ئەو بارودۆخانە سەقەمگیری بەسەر خەڵکی هەرێمی کوردستان هاتووە چاکی بکاتەوە ئێوە سوور دەبن تاکۆتایی ڕێگاکە لەسەر ئەم بڕیاری خۆتان بە کورتی و بە کوردیەکەی بەڵێ بەڵام با تۆزێک گەڕێنەوە دواوە خۆتەزانی هەرێمی کوردستان ئێستا لە بۆشایی یاساییدا حکوومەتی هەرێمی کوردستانیش حکوومەتی کاربەڕێکەرە لەو ماوەیە کە کوردستان کەوتوتە ئەو بۆشاییە قانونیە کۆمەڵێک گیر و گرفت بۆ ڕوبەڕووی هاوڵاتیان بوونێتەوە هاوڵاتیان زۆر ئازار دراون زۆر ماندوو کراون بەڕاستی زۆر شەڕی دەرونیان لەگەڵ کراوە ئێمە خۆمان بە بەرپرسیار دەزانین بەڵام بەرجەماوەری خۆمان بەرامبەر هەر جەماوەری خۆمان ناهی
یەکێتی نیشتیمانی کوردستان بەرامبەر دانیشتوان و کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەکاری تەواوی کردو بۆ هەڵبژاردن لیستی کاندیدەکانیشی پێشکەش کردووە لە ڕووی لۆجستی و هوەری و فەنیشەوە بە هەموو شێوەیەک ئامادەیە و بەلاشیەوە گرنگە هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێ و ئەگەر لە کاتی خۆشی نەکرێ ئەبێ بە شێوەیەکی یاسایی ڕوون بکرێتەوە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان کە هۆکارەکەی دواخستنی هەڵبژاردن ئەم خاڵانەی خوارەوە بووە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە دەبێ هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێ و منیش پێم وایە جەماوەر و خەڵک ئێستا زۆر لەوە وشارترە کە هیچ حزبێکی سیاسی بە یەکێتی نیشتیمانی کوردستانی شەوە بتوانێت فێڵی لێ بکە هەمویان دۆخەکە بەڕوونیە بینن ئەزانن هۆکاری دواخستنی هەڵبژاردن ئەگەر دوا بخرێت چێە و چییە و دەشزانن حزب لایەنەکانی تر هەر هەمویان ئامادەن بۆ هەڵبژاردن بەڵام لایەنێکە ئیتر دۆخەکەی بەدڵ نییە و نایە هەڵبژاردن بکە ئەوەش جەماوەر خەڵکی کوردستان تێیدەگا بۆیە ناکرێتەوە کێشەکانی ناوخۆی حزبەکەت بە ناوی کێشەی نەتەوەیی و کێشەی نیشتیمانی و بەهۆی بوونی مەترسی لەسەر قەوارە و نازانم ئەو جۆرە بابەتانە بە دەرخواردی خەڵک بدەیت کە جەماوەر ئێستا زۆر وشیارە بە یەک کلیک ئەتوانێت هەرچی بابەتی سیاسی هەیە شرۆڤێکی تەواوی بۆ بکە سەر چاوە شتی لەسەر وەرگری لە بچێتە بنج و بناوانی بۆیە من پێم وایە هەموو خەڵکی کوردستان دەزانێت و کە یەکێتی نیشتیمانی کوردستان حاضر و ئامادەیە بۆ هەڵبژاردن و نایەوێت بە هیچ شێوەیەک لەژێر هیچ گوشارێک هەڵبژاردن دوا بخرێ بەڵام وەک پێشتریش پێم وتی یەکێتی نیشتیمانی حسابی بەرژەوەندی خۆی ناکە حسابی بەرژەوەندی حزبی خۆی ناکە یعنی زۆر جار تەنازولی کردووە لە مافەکانی خۆی لە قۆناغەکانی ڕابردوو لە پێناو پاراستنی ئارامی و سەقامگیری هەرێمی کوردستان و ئاسایشی هاوڵاتیان لە پێناو ڕاگررتنی پێگە و سەنجی هەرێمی کوردستان بۆیە بە مطلقی پێت دەڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی دوا کۆبوونەوەی مەکتەبی سیاسی جەختی لەسەرەوە کردوتەوە هەم تەعمیمیشی کردووە کە یەکێتی ئامادەیە ئەگەر بەیانی هەڵبژاردن بکرێت یەکێتی ئامادەیە کاگاراس بەرپرسی لقی چواری پارتی دموکراتی کوردستان دەڵێت بەبێ پارتی هەڵبژاردن ناکرێت ینی خوێندنەوە چییە بۆم قسەیان سەرنجت چیەوە کادرێکی پێشکەوت ئەمە هەڕەشەیە نیشتیمانی کوردستان ئەمە هەڕەشەی لە ئازموونی هەرێمی کوردستان ئەوان بانگەشەی پاراستنی قەواری هەرێمی کوردستانەکەن بەڵام ئەو جۆرە لێدوانانە خۆی لە خۆیدا گەورەترین هەڕەشەی لەسەر ئایندەی هەرێمی کوردستان و لەسەر قەواری هەرێمی کوردستان کەواتە چێ بەرپرسیارەتی هەڵەگرێ ئەگەر بڕیارە ئەمە هەڕەشە بێ حزبی یەکەم کە هەموو بڕیارەکانی ئەم هەرێمەی لەبەردەستە ئەنی بە بڕای تۆ پارتی دموکراتی کوردستان خوێندنەوەی بۆ کردووە کە بەشداری نەکردن یاخۆت لەم پڕ دروستکردن بۆ هەڵبژاردن ئەنجامەکەی باش نییە خۆی زانێ ئەنجامەکەی چەند خراپە بەڵام من پێسەرەتای بەرنامەکەش وتم پارتی دموکراتی کوردستان پەشیمانە بێتەوە لەو هەڵوێستەی و بەشداری هەڵبژاردننی شەکە کۆمەڵێک داواکاری کردووە ئەوانیان ئەوە لە مناقەشەدان ینی ڕەنگە لەبەر خاتری ئەزمموی هەرێمی کوردستان تۆزێک لەو بابەتانە گەنگەشە بکرێ و ئەوەی بگونجێ لە زەرری خەڵکی کوردستان و ئایندەی پرۆسی سیاسی نەبێ ئاسایی ینی دێنەوە کاگاراز بەڕادەیەک سووریا توانین قسەکە بکەین بە بەڕادەیەک سووریا توانین قسەکەت بکەین بە بەرمەبەری زانیاری خۆمان بڵێن پارتی بەشداری هەڵبژاردنەکە بێگومان بەشداریەکە خۆی هەڵبژاردن حتمیە کاک سەرتیب ینی درەنگ و زووی کەوتووە ینی ئێستاش نەکرێت 4 مانجی ترێکرێت 4 مانجی تر نەکرێت 6 مانجی ترێکرێت ئەگەر نەکرێ ئێمە دۆستەکانمان نیگەران نەکەین دنیای ئێستا سەردەمی ئێستا ینی خۆتەزانی کۆمەڵێک سیستەمی سیاسی هەیە لە دنیا هەمویان سەردەمیان بەسەر چوو ئێستا سەردەمی دیموکراسیە یەکێک لە بنەما کاریگەرەکانی یەکێک لە پرەنسیپە گرنگەکانی دیموکراسیش هەڵبژاردنە و ئەگەر هەڵبژاردن نەکەین ئێمە چاوەڕێی چی لە دۆستەکانمان بکەین ینی کۆمەلگەی نێودەوڵەتی پشتیوانی چیمان بکە تا شوێ پشتیوانیمان بکە ئەگەر ئێمە بەرەو سیستەمی تۆتالیتاری و دیکتاتۆری و ئەوانە هەنگاو بنێن ئەوان خۆیان نەیار و دوژمنی سەرسەختی ئەو زۆرە سیستمانە لەسەر ئاستی جیهان اینجا ئێمە لەژێر سایە ئەوان گەشەمان کردووە بە هەوڵ و تێکۆشانی حیزبە سیاسیەکان بە خەبات و تێکۆشانی ڕۆڵەت
ڕۆڵە قارەمانەکانی ئەم گەلا بە قوربانیدانی شێتی نیشتیمانی کوردستان و حیزب لایەنەکانی تر لە شۆڕشی نوێت کە تاکە شۆڕشە تا ئێستا سەرکەوتنی بەدەستێناوە گەیشتۆتە ئەم قۆناغی ئازادی و دروستکردنی حکوومەتی خۆماڵی و پەرلەمانی خۆماڵی ئێستا بەدەستی خۆمان بین ئەم ئەزمونە ڕوبەڕووی مەترسی بکەینەوە نەیەشێتی نیشتیمانی کوردستان ئەوە قبوڵەکە نا حیزب لایەنەکانی تریش نەجەماوەری خەڵکی کوردستانیشەوە قبوڵەکە کە هیچ هێز و لایەنێک ڕێگە بە خۆی بدا ئەزمموی هەرێمی کوردستان ڕوبەڕووی مەترسی بکاتەوە اینجا خۆش دەزانانی ینی ئەوان بیانووی جۆرا و جۆر و ئەوانە دێنەوە بۆ دواخستن و بەشداری نەکردن لە هەڵبژاردن کە من نامەوێت لێرە باسی بکەم ئەو جەماوەری خەڵکی کوردستان خۆیان باشەزان بەڵام پارتی دموکراتی کوردستانی کۆمەڵێک داواکاری هەیە من بۆیە ئەڵێم بەشداری هەڵبژاردنەکە ئەگەر کەمێک وەڵامی داواکاریەکانی بدرێتەوە ئەمادەی ئەویش بێتە ناو زۆر باشە ئەگەر نەیشیکا خۆی زەرەکە ئێستا ئەگەر دێتە ناو هەڵبژاردن خەڵکە زانێ خۆشی زانێت کە دۆخی خراپە ئەو ئەگەر بەشداری هەڵبژاردنش نەکە ئەوە خراپتر ینی لە نێوان خراپ و خراپتر دەبێت خراپەکە هەڵبژێرێ زۆر باشە دەگەڕێ وڵات کاگاراس مامۆستا کاوانی زانیاری هەیە لەوەی دەوترێت کە پارتی دموکراتی کوردستان لەسەر ئاستی باڵا و لەلایەن سەرۆکی هەرێمەوە کە کەسی دووەمی حیزبەکەیە وەکو پارتی دموکراتی کوردستان خەریک و سەرقاڵی دروستکردنی لۆبیەکی سیاسی گەورەیە لەگەڵ حیزبە سیاسی عێراقیەکان و سەرکردە سیاسی باڵەکان لەوەی کە هەوڵ بدەن جەدەل و گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکەی هەرێمی کوردستان بکەن بۆی ڕازیان بکەن مڕاعاتی دۆخی پارتی دموکراتی کوردستان بکەن لەوەی لەم دۆخەدا ناڕازیە لەو بڕیارانە و دەوتێت تا ڕادەیەکیش لەسەر ئاسی باڵا سەرکردە سیاسی عێراقیەکان سەرقاڵیەوەن لەسەر و هەمویانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کە داواکراوە لە بڕیارەکەی پاشگەز بێتەوە یاخود بە جۆرە لە زۆرەکان هاوکاری بارودۆخەکە پێ هەڵبژاردن دوا بخێ ئایا لە ڕاستیدا ئەمە چۆن خوێندنەوەی بۆ دەکرێت لەلایەکەوە حکوومەتی عێراقی دەڵێ دەبێ هەڵبژاردن بکرێ و حکوومەتی عێراق بجێ بۆ کۆمیسیۆن دەستنیشان کردو و ڕۆژانە چاودێری کارەکانیان دەکات لەلایەکی دیکەوە تۆ بەی سەرقاڵیەوە بی شەڕبەوە بکەی کە هەڵبژاردن دوا بکەوێ پرسیارەکە زۆر ڕاهەندا ئەوەی جەنابەت کە دەکەی ئێمە هەرێمی کوردستان لەبەر چەند احتیمالاتێکە ئەوەی کاک سەید ئاراس دەرێت کە زۆر مطمئینەوە ئەو قسەیە دەکات ئەوەی ئێمە لە ڕوانگە مێژوویەکە تەمەشا دەکەی سروشت و پێکاتی پارتی دیموکراتی کوردستان بزان بناسین لەو تەوقیتە نایەتە ناو بارودۆخی هەڵبژاردنەوە بابا ئەگەردانن ئەگەر هاتە هەڵبژاردنەوە ئەگەر هاتە هەڵبژاردنەوە بەو ناوی بلاسخارتیش هاتوو هەندێک قسەکران نەرمی لەواندن کە نەتەوە یەکگرتوەکان و بێن یان دۆستەکانی گەلی کورد بێنە ناو بارودۆخەکەەوە ئەو معاناتی ئەوان هەیەە گەورەترین معاناتی ئەوانش ئەوەیە ئەو 11-0 یان 7-0 کە ئەوان هەیەیان بوو ئەو سەوابتانەی کووە ئەو ڕێژە دەنگدەری خوێندنەوەی ئەوانە کە زۆر زیاتر بوو لە حەزمی خۆی ئەوانە دڵنیان کە کەم دەکاتەوە بۆیە بانگەشەی دیزایانی دەرەچی بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان دەکرێت ئەگە دیزایانی دەرەشی هەبێ بۆ عێراقیشەیە هەمان کۆمسیۆنە هەمان دادگایە هەمان کارمەندەکانی هەموو کارمەندەکانی ئێرەش دێن یعنی چەند عینەیە گوەردەگیرێت لە کورسیەکان ڕاستەخۆ ئەوانەی کە ئێمە چاودێری هەڵبژاردنەکانمان کرد لە هەر شوێنێک بە شێوەی قورعە دەکرێت ئەگەر شێوەکەی وەک یەک دقیق ڕێژەیەش کەم جیاوازی فەرق کرایە دەتوانانی بۆ خۆی ڕەت کاتەوە بەڵام ئەو بانگەشانە پێمان وایە بانگەشەیەەکە بۆ شاردنەوەی ئەو ڕێژە زۆرەی کە لە کورسی هەیەیان بوو و ئەو سەرۆکی هەرێم بۆ خۆیان دروستیان دەکرد بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و پەرلەمان داهاتن بە چەند سەد دەنگێکە و کەسیشیان دەکرد دەسکرتێ لە لاەنە هاوبەشەکەیان بەشدار پێ نەدەکرد بەس بەشدار بوو یعنی هاوبەش نەبوونا فەرمانڕەوایی ئێستا ڕاستەخۆ ئەو دەستکەوتانە کەوە دەگیرێتەوە قورسە بۆیە لە ئەگەرەکانە ئایا بەشدار دەبێت کە بەشدار بێ پێمان وایە کە ئەو احتیمالاتانە کە ئەوەی جەناویشت بازەکەی لەگەر ئەحزابە سیاسی عێراقیەکانەوە ئەوە پێویستی بە ماوەیەکە هەیە دەبێت هەموو لایەکان لایەنەکان وە گوتمان دەبێت بگەڕێنەوە سەر ڕێزکە ئەساسیەکەی پێگاتەی عێراق و هەرێمی کوردستان کە تەوافقە هیچ هێزێک بی لەوە نەکاتەوە هێزی یەکەم و بێڕکابەر و بەرامبەر و حساب نەکردن بۆ کەس ئەو بابەتە نییە یعنی دەبێت حەزمی خۆی بناسێ کە حەزمی خۆی دەناسێ ئێمە پێمان وایە هەڵبژاردن لەو کاتەیە ئەگەر بێ ناکرێ ئەگەر نەکرێ دەکەوێتە سەر ناسنامە و شرعەتی هەرێمی کوردستان با ئێمە قسەکەمانەوە بێ نەک عێراق داوای هەڵبژاردن دەکات هەرێمی کوردستان سەرۆکی هەرێم کە لە پارتێکی دیاریکراوە خۆی داوای دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردننی لەو ڕێکەوتە کرد ئەنجام کۆمسیۆنش دێ بە پێی ئیزراعاتەکان و بە پێی محکەمەی عەسکەری
محکمە عسکەری یان عفو محکمە دادگای ئیتیحادی کە دادگای ئیتیحادی بڕیارێک دەردەکا ئەگەر هەموو لایەنەکان مولزەمن جێبەجێ بکەن کە مولزەمن جێبەجێ نەکرا بە خۆتان دەزانن هێزی دووەم بەهێز دەبێ بێ تەداخلی ئەوە بک کە هێزێک بەوەی کە ناوی دەبا بە یاسا دەرچوو یان هەر ناوێچکەی لێ دەنێ و هەرێمی کوردستان هەڵدەبەشێنێتەوە یان تەعاملی لەگەڵ ناکات ڕاستەوخۆ کۆمەڵێک شت کە هیچ شەرعەتێکی تێدا نەمینێ کە هیچ شەرعەت نەمینێ لە هەرێمی کوردستان ئەوە یعنی ئەگەر ڕاستیش بێ بەوەی هەڵبژاردن نەکرێ کە ئەزمموی هەرێمی کوردستان ئەوەی کە هەموو تاکێک کە پێمان ئێمە پێمان وایە لەو قۆناغە لە بەردەم خەتەرێکی گەورەیە و خۆشیان باز دەکەن هێزەیە دەوێت ئەزمموی هەرێمی کوردستان هەڵبەشێنێتەوە ئەگەر خۆت عاملێک نەبی لەوانە چووکە ئێمە هەرێمی کوردستان بەپێی ئەوەی لە بەندی هەشتی نەتەوە یەکگرتوەکان کە لەو مادەیە بوو کە خۆیان هەستان یعنی دەریان کرد لەو قۆناغە بەڵام ئێستاش دۆستەکانی گەلی کورد و دۆستەکانی عێراق ئەوەی هەیە دەتوانێت ڕۆڵ و کاریگەری هەبێ بۆیە ئەو ئاخیر احتیمالاتمان کە برێ وڵا هەڵبژاردنیش ناکەم ناهێ هەڵبژاردنیش لە ناوچە سنووری خۆمان بکرێ ئەوەش دیسان ئەگەرێکەیە دەبینێتەوە بۆ ئەوی ئەزمونێکی تاڵمانەی لە ئەزمموی دوو ئیداری ئەویان بابەتێکێ کە هیچ کەسێ هیچ تاکەی کورد تەمەنای ئەو بارودۆخە ناخوازێ بەڵام هیچ هێزێکیش نییە کە باز لەوە بک کە ئەوانەی بێمنەتن دێکە کە ئەوە گۆڕەپانی سیاسیەکەمان ئەوە سندوقی انتخابی ئەو هەڵبژاردن لە بەرەوەی ناسنامە هەرێمی کوردستان ئەوا بێ و بنەماکەشی پتەوە بێ ئەنجا لەو حالەتە بۆیە لەو دوو احتیمالێن بۆیە بەڕای من لەو تەوقیتەی کە هەیە ئەگەر بێنە هەڵبژاردننیش ئەو دانوسان کە دانوسان دەکرێت 100% نییە ئللا دی بەڵام لەو تەوقیتێژ هەڵبژاردن دەکرێنە پێویستە بە هەموو لایەک بچێتە دانوسان دیسان لێرە مشکلێککە بۆ کۆمسیۆنی عێراق دروست دەبێتەوە ئایا چۆن هەڵدەبژێنن چونکە مدەی یاسایەکەی بەسەر دەچێت ئەنجا دیسان ئەو ماوە دوور و درێژە دەبێتەکەی بەڵام ئێستا میم ئەوەیە نەخشەکە ڕوونە ئەوانەی کە بە مزایدە داوای هەڵبژاردنیان دەکرد مەوزوعێکی شتێکی کە بوو ئێستا ناتوانێت ئەو بابەتە بشاردرێتەوە کە لەسەر چ بنەمایەک داوای هەڵبژاردن دەکرا و ئەو لایەنانی کە متهم دەکرا کە ڕێگرن لە هەڵبژاردن دەیگوتنا ئەوانەی کە شالنجیان دەکرد کە ئێمە بەو شێوەیە ئامادەین بێنە ناو ئینتیخابیەکی دروستەوە هەڵبژاردننی دروستیش ئەوەیە وەک عێراق دەتوانێت کۆمەڵێک کۆتوبن لە نەتیجە دەترسی لە دیزایانی دەرەوە دەترسی کۆمەڵی نێودەوڵەتی هەیە و عێراقیە لایەنی خۆدەیە وە چاودێری پارتە سیاسیەکان هەیە معقولە لە ماڵی خۆت باز لەوە بکەی وەڵام من غەدرم لێ دەکرێت شتی وا زۆر مستەحیلە بەڵام ئێستا هێزی سیاسیش لە دنیای دیموکراسی دەبدان بۆ یا بنێ لە مستەوای ئاستی بەرزە بەڵامتان بە شکستی خۆیان بنێ زۆر باشە کاکاو ماوەی 22 ساڵە هایمانەی هەیە بەڵام ئێستا دەرێ من ڕێز لە دەنگدەرانی خۆم دەگرم بۆیە دەبێت هێزی دیموکراسی یان ناسنامەکە دەگە دیموکراسی دەبێت ئەوەش قبول بێکە بەرزی و نزمی لە دەنگەکانت دەبێتەوە شتەکان بگاتەوە سەر ڕێڕەوی خۆی هەمومان دەمازانی ئەزمموی هەرێمی کوردستان ئەزممونێکی دروست نییە ڕازیکردنی بەرامبەرە لەوانەیە هەندێک سەرکردەی سیاسی متهم کرابن بەوەی لە هەندێک نەرمینواندنە بەرامبەر هێزێکی سیاسی بەڵام ئێستانەوەی دووەمی پارتە سیاسیەکان هاتین لەوانەیە و دەنگدەرەکانیشیان قبول بکرێ کەواتە دەبێت شتەکان لە جێگای خۆی دابنرێت باشە کاک ئاراس کاوە باس لەوە دەکات کە پارتی دموکراتی کوردستان ینی ترسی لەوە هەیە لایانی دەرەکی دۆخەکەی لێ تێک بداوە ڕێگەنەدا وەک ئەو شێوەی کە خۆی دێ ممارەسەی ئەم پرۆسێ بکە بەڵام لە هەمان کادا لەسەر ئاستی باڵا کادرانی پارتی دموکراتی کوردستان و سەرکردە سیاسیەکانیان دەڵێن ئێمە بە هەموو ئەو کەم و کورتیانەشەوە خۆگەر بەشداری هەڵبژاردن بکەین هێزی یەکەم دەبین جەناب لە کەمێک پێشەستەوتت پارتی لەوە دەترسێت کە ناتوانێت جارێکی دیکە ئەو ڕێژەی دەنگانە بەدەستبێنە کە پێشتر هەی بووە هەر لە ڕاستی دایانی کام بۆ چوونە ڕاستە ینی دەبێت خەڵک بزانێت پارتی بۆ بەشداری ناکە ینی ئەگەر ترسەکە لە دەستی دەرەکیە بۆچی ئەگەر تۆ باوەڕت بە خۆتەیە و دەتوانیت دەنگی پێویست بێنی دانی شان دەیەمە بەرد بارودۆخەکە و بەشداری یەکەم و بۆ هەموو دنیای سەلمێنم کە من هەرەتوانم پێگە هەژمۆنی خۆم بسەپێنم بەڵێ بێگومان یعنی خۆی ئەوەی دووەمیان ڕاستە ئەوەی یەکەمیان کە دیزایانی دەرێت لە دیزایانی دەرەشیە ترسێت ئەوە وەهمێکە بۆ خۆی دروستی کردووە بۆ ئەوەی وا پیشانی جەماوەر و دەنگدەرانی خۆی بدات کە مەترسی دەرەچی لەسەر هەرێمی کوردستان و لەسەر پارتی دموکراتی کوردستانە بەڵام لە ڕاستی داوا نییە ینی خەڵک دەزانێت کە ئەم چەند ساڵی ڕابردوو حکومڕانی لە دەست ئەوان بووە
خەڵک دەزانێت کە ئەوان خراپمان بەڵیان کردووە، خەڵک دەزانێت کە چەند عەزیەت دراون، خەڵک دەزانێت کە یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە حکوومەت بووە، بەڵام بە گوێرەی پێگە و سەنجی خۆی لە حکوومەت بووە، لە قەراراتی استراتیژی و ئەوانە ڕۆڵێکی وای نەبووە، ینی هەمویان دەزانن کە ئەدای حکوومەت لە ماوەی ڕابردوو باش نەبووە، ئەشزانن کە هۆکارەکەی چێە و حکوومەت لە دەست چێە. وێ ترسی پارتی دیموکراتی کوردستان لە کاردانەوەی خەڵکە، لە تۆڵەکردنەوەی خەڵکە لەسەر سندوقی هەڵبژاردن لە ڕێگەیەکی شەرعی کە هەڵبژاردنە کە دەنگدانە، یعنی ئەوەی یەکەمیان بە هیچ شێوەیەک ڕاستنی ئەوە هەمێکە خۆیان دروستیان کردووە، بەڵام ئەوەی دووەمیان زۆر ڕاستە ئەوان لە جەماور و لە پێگەی خۆیان ئەترسن کە ناتوانن جارێشتر ئەو دەنگانەی کە پێشتر بەدەستیان هێناوە ئینجا بۆ ناتوانن کاگاراسی حەقیقی بنیا دەنجی بوت لەبەرەوەی ئێستا کۆمەڵێک هەنگاو نراوە وەک پێشتر وتم ڕاست کراوەتەوە، اینجا ئەوەی برای بەڕێزم کاکاوەش باسی کردەوەی یازدە بە هیچەکە ئەوە نەماوە لە دەستیان نەماوە، ئەو بەمانای ئەوە نییە مافی پێکاتەکان پێشێل کراوە. پارتی دیموکراتی کوردستان ئەگەر خەمی پێکاتەکانیەتی بە لیستەکەی خۆی کاندیدەکانی خۆی پڕکە لە نوێنەری پێکاتە نەتەوەی و ئاینیەکان کەس دەستی نەگرتووە، وەک ئەوەی لە ناو لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنە جۆرا و جۆرەکان پێکاتەکانی تێدایە، پێکاتە ئاینی و نەتەوەیەکانیشی تێدایە بە ئەوانی شوا بکەن، بەڵام پارتی خۆی زانێت کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو چەند خەڵکی کوردستانی ئەزیەت داوە، 600 و نازانم چەند زۆر بازی بەسەر خەڵک و کاسبکار و بازرگان و ئەوانەدا سەپاندووە. ئەمانە لە کاتێکدا کە وڵاتەکە لە قەیرانی دارایی و لە قەیرانی ئابووریشدایە، حکوومەتیش هیچ ڕۆڵێکی نەبووە لە چارەسەرکردنی ئەو قەیرانانەوە، هیچ ناڵێم هیچ هەنگاوی نەناوە، بەڵام نەیتوانیەوە خۆناغانە تێپەڕێنێ، بۆیە خەڵک بەرپرسیارەتی یەکەم ئەخەنە ئەستۆی حکوومەت و لە ناو حکوومەتی شێ باڵا دەست ئایخەنە ئەستۆی ئەو، بۆیە پارتی دیموکراتی کوردستان لە پێگە و سەنجی خۆی لە پێگەی جەماوەری خۆی لەم هەڵبژاردنە ئەترسێت بە بەشێکیشی ئەبەستێتەوە بەو بڕیارانێک کە لە 21 شوبات دادگای اتحادیەوە دەرچوون، ینی کەواتە و بژاردەی یەکەم ڕاست نییە، ئەوە هەمێکە دروستی کردووە وەکو ترسێک و مۆتەکەیەک بەسەر خەڵکی کوردستان پەخشی کردووە کە شەرعیەت بداتە گرفت دروستکردن بۆ هەڵبژاردن، ئەگەرنا ئەگەر ڕاست دەکا با بێتە ناو هەڵبژاردن و حزبێکی پارتی دیموکراتی کوردستان ناوی دووەمی دیموکراتیە با بێتە ناو هەڵبژاردن و ئاستی جەماوەری خۆی ببینێت، دەنگەکانی جەماوەرەکەی ببینێ بۆی ئێستحقاقی هەڵبژاردنەکەی چیە، قبولی کاوەکەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سێ خولی ڕابردوو نەتیجەکانی دەرەنجامەکانی هەڵبژاردننی بەدڵنەوە، بەڵام بە سنجێکی فراوانەوە قبولی کرد، با قەیچێکە باویش جارێک دەنگەکانی کەم بکات و قبولی کات لەبەر خاتری ئەزمونونەکەی ئەزمموی هەرێمی کوردستان، لەبەر خاتری پاراستنی قواری هەرێمی کوردستان، لەبەر خاتری پرۆسەی سیاسی و دیموکراسی، بۆ ئەوەی چیتر ینی بەرەو چاقبەستن هەنگاو نەنین، بۆ ئەوی چیتر دۆستەکانیشمان لەسەر ئاستی کۆمەلگەی نێودەوڵەتی لە خۆمان نیگەران نەکەین، بۆی چیتریش کۆمەڵانی خەڵکی کوردستان شەڕی دەرونیان لەگەڵ نەکەین بەڕاستی. بۆیە ڕاستیەکەی ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان 11 کورسیەکەی کە کادرەکانی خۆی بەناوی پێکاتەنەتەوەیەکان ئەخزاندە ناو پەرلەمان و مەقعدی پێ وەگەڕە خستن، ئەوەی لە دەست ڕۆیشتووە و لە ناو پرۆسەی هەڵبژاردنیش کۆمەڵێک ڕێوشوێن هەیە کە کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق پەیڕەویەکە کە مەجای گزی و تەزویر و ئەو شتانەی زۆر بەکەمی تێدایە بۆ هەموو حیزب لایەنەکان، بۆیە ینی تۆ ئەگەر بتەوێت بچیتە ناو هەڵبژاردنە بێ ئەو شتانت قبول بێ، ینی سەیرە هەموو حیزبەکان هەڵبژاردنیش پاک و بێگەردیان قبولە، بەڵام بەس پارتی دیموکراتی زۆر باش کە خۆی بە پێشڕە و پێشەنجی هەرێمی کوردستان ئەزانێ لە هەڵبژاردنێکی پاک و بێگەر دەترسێت. زۆر باشە. مامۆستا کاوە بۆ دواپرسیار بە کورتی دێ بە لای جەناب بەدیانی زۆر قسەمان لەسەرەوە کرد کە هەڵبژاردن لە هەر بارودۆخۆ زەمانێکدا بێت دەبێ ئەنجام بدرێنی، ئەگەر بڕیارە دەی حوزەیران ئەگەر بڕیارە مانگێکی تر وەکو کاک ئاراسیش باسی کرد دەبێ و هەڵبژاردنە هەر بکرێ بە بڕوای تۆ لە هەر سات و وەختێکدا کە هەڵبژاردن دەکرێ هاوکێشەی سیاسی هەرێمی کوردستان هاوسەنگی هێز لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەردا دێت؟ شتێکەیە هەر کاتێک هەڵبژاردن بکرێ
تازە ئەزمموی هەرێمی کوردستان ناچێتەوە پێش بڕیارەکانی دادگای فیدرالی و هەڵوەشانەوەی پەرلەمانی کوردستانیانی ئەوانە منطقەیە دەبێت ئەوها بیر بکرێتەوە و دەبێت بیریش بکرێتەوە. ئەمە یعنی سیاست بە پێوەری دنیای سیاست دەکەین بە کەرەستە مێژوویەکان. ئەزممونە مێژوویەکان پێمان دەڵێن هەر میلەتێکی داگیر کراوە هەر پیاوێکی گەورەی مێژووی هەڵکەوتووە تەنە بۆ مەسەلە گشتیەکەی ڕوانیوە بەدەل لە بەرژەوەندیە شخصیەکانی دەوروبەرەکەی خۆی. ئەزمموی ئەمریکا دەکەی ناوی کەسێک دێ بە ناوی جۆرج واشنگتن دەستورە و 8 ساڵ و دەسەڵاتی خۆی کرد ئەوە ئەزممونە لەوانەیە سەرۆکانێکە کەم کەس ناوی بزانێ بەس ناوی دەزانێ ناوی ماندێلە هەموو خەڵک دەزانێ لەگە دوژمنەکەی دانیشت و مساوبەمەی کرد و عەقلانی بیری کردەوە. ناوی غاندی دەزانی دەسەڵاتی نەویست و بەڵام بۆ میلەتەکە ئیشی کرد. ناوی تورگۆد ئۆزال لە تووشیا دێ بە کرانەوەی کرد و ئەو قۆناغی کرد و ناوی سەرکردەی کورد جەناوی مامزەلال دێوە کاگنەوە شیروان دێ کۆمەڵێک سەرکردەی پێشتر دێ کە ینی داواکاریەکانیان داواکاری شخصی نەبوون داواکاری گشتی بوون. بۆیە سەرکردە سیاسیەکانی ئێستاش گەورەی خۆیان دەنوێنن دەرفەتێکە لە بەردەستیانە ئەزممونێکی قورسیشە. ئایا بەرژەوەندە گشتی و باڵاکە دەبینی تەنەزوو لە کۆمەڵێک ماف دەکەی مافو کە ئەوەی کە بەدەست دێنا بە نەگەرانەوە بۆ شەرعەتی شۆڕژێری واقع دەخوێنێەوە وە شتێک بۆنەوەکانی ئایندە دەکەی ئێستاش ینی درەنگ نییە بۆ گەڕانەوە یعنی میلەتی کوردیەک لەو میلەتانەیەکە هەمیشە ڕەتفعلی هەیە بەڵام نەگەشتە ئاراستەیە کە هێزشی دەرەکی پێ باشتر بێ. پێش ئەزمموی ڕفراندۆم تەمەشاکەی کۆی پارتە سیاسەکان ئامادە بوون لەگەڵ پارتێکی سیاسی کە ئێمە کۆمەڵێک سەردانی لایەنمان کرد کۆمەڵێک هەوڵ درا کە دەیانزانی هەڵەیە بەس بۆ ئەوەی کە تەخوین نەکرێن بۆ ئەوەی کە لە ڕێگەڕێزی نیشتیمانی لانەدەن لەگەڵ پارتێکی سیاسی کەوتن و ئەزممونەکە خراپ کۆیش کە شکستەکەشە بوو بۆ هەمویان بوو هێشتا بە حەزم گەورەتر نەبوو بەڵام کە یەکڕزی نیشتیمانی پارتێک بە تەنیا مایەوە کۆی پارتەکان چۆلایەنەچکە ئەوە پێمان دەڵێ ئەزممونەکە لێرە هەڵەیەکەیە باشترین فەزیلەتیش دانێنەوەی شتەکانە لە جێگای خۆیەوە. بۆیە ئێمە دیسان تاکید لەسەرەوە دەکەینەوە کە ئەزمموی هەرێمی کوردستان نایەتە پێش ئەو ئەزممونەی کە لە ڕابردوویە نە عێراق ئەو عێراقی کە پێشترە زیری دووەمی سیاسیەکان ئێستا هاتنە ماڵی شیعی و لاینە سونیەکان و گۆڕەپانی سیاسی عێراق و بەرژەوەندی و ئابووری و بابەت هەرێمیەکان زۆر جیاوازە وارێمی کوردستانیش بە هەمان شێوە هەر کەسە و حەزمی خۆی ئێستا دەزانێت چونکە دو هەڵبژاردن و ناوچە جێناوەکان دیار بوو شتێک هەیە بە چاوڕوونیەک بۆ پارتە بۆیە بە یەک ڕزی نیشتیمانی بە کۆمەڵێک بۆ نیشتیمان بەڕاستی ناکا ئەوەی تەنەزوو زۆر باشە بێ بە یوان ڕێگا دروستەکە شەبێ وارێمی کوردستان بگا بۆ کاگێ ئاراسکاتم زۆر سپاس مامۆستاکەەوە کاگ ئاراسکاتم زۆر کە ماودوا پرسیارەوە ینی ئێوە ئەگەرچی بەشدارن لە حکومڕانی لە هەرێمی کوردستان وەگەکەتی نیشتیمانی کوردستان بەڵام ماوەیەکی درێژە نیگەرانن و قسەتان هەبوو هەڵوێستە بۆ لەسەر ئاستی بەڵات تا ئەو جێگەی بایکۆتی کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران کراوە ئێستا بڵێنتان بە خەڵک داوە ئەگەر هەڵبژاردن بکرێ گۆڕانکاری ڕیشەیی دەکەن و سیاسەتی حکومڕانی لە هەرێمی کوردستان دەخەنەوە سەر ڕێگا ڕاستەکەی خۆی هەر بەڕاستی نەفەستان درێژە ئەم کاروانە دەگەێنە مەنزڵ بە کورتی سوپاس دەکەم. بەڵێ بێگومان ئێمە ئەو بەڵێنەی بە خەڵکمان داوە ئەی بینە سەر و نەفەسیشمان درێژە و هیوادارین برایەرمان لە پارتی دیموکراتی کوردستان بێنەوە سەر خەتە ڕاستەکە کە خزمەتکردنی خەڵکی کوردستانە خۆ دەزانی سیاست بۆ خزمەتی خەڵکە سیاست بۆ حکوومەت بۆ خزمەتی خەڵک دروست کراوە بۆ دروست نەکراوە خۆی فەرزکا بەسەر حکوومەت بەسەر خەڵک بۆیە ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوامان بە دیموکراسی بە هەڵبژاردن بەو خەباتە هەیە کە کردومانە و بەرەو ئامانجی شنگاوەنین ئەو قۆناغی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستانی تێدایە قۆناغێکی زێڕینە و دڵنیا کۆمەڵانی خەڵکی کوردستان دڵنیا ئەکەینەوە کە لە ئێستادا جیاواز لە پێشووتر یەکێتی نیشتیمانی کوردستان هەر بەڵێنێکی بە کۆمەڵانی خەڵکدا بێ بردوێتە سەر و هەموو کاتێکی دەرگای یەکێتی نیشتیمانی کوردستان و مفاجایی سیاسی دروست دەکەن کە گارانەکان بە بێگومان دەیبینین ئەو خەڵکی کوردستانیش دەیبێنێت کە ئەگەر هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت مفاجایی زۆر گەورەی سیاسی کاکاوە زەردەخەنەوە بۆ کاکاڵە مفاجایی سیاسی دروستەکەن
دەستی خۆش بێ سپاسیەکەم سڵاوم هەیە بووی سواز بۆ زۆر بەڕێز ئاراز سەید غەفور کادری پێشکەوتوی یەکەتی نیشتیمانی کوردستان کە لە ڕانیەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ کاوتایی مامۆستای زانکۆ ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ سەرنجەکانی و بەڕێزان سپاس دەوەش کە تا ئێستا بینەری پانۆراما بوون. شاد و بەختەوەر بوون.